کۆکو پارتی دەستگیر کرا بەچی تاوانبار کرایە و دەستگیریان کردیە تەنها لەسەرکردنەوەی لایف لە تیکتۆک دەستگیر کرا یان شتی تریشی لە پشتەوەیە ئەوە دوای دەستگیرکردنەکەی دایکی ڕاستەوخۆ جەتە لێ دەدا تەنها ئەو دەستگیر کراوە یانیش چەند کەسێکی تر لەگەڵ ئەو تۆمەتبارن و دەستگیر کراون هۆکاری دەستگیرکردنەکەی کۆکو چییە؟ ئەو لیستەیە کە هاتووە ناوی چەند کەسی تری تێدایە ئەی هاوسەرەکەی چی دەڵێ دەربارەی ئەو بابەتە تەواوی زانیارەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. کۆکو پارتی ئەو خانمە شۆخ و شەنگەی ناو سۆشیال میدیا هەموو کاتێک بە قسە خۆشەکانی خەڵک دەهێنێتە پێکەنین و زۆربەی کات قسەی حەق دەکاتن و زۆربەی کاتیش ئەو کەسانەی قسەی پێ دەڵێن بە توندترین شێواز وەڵامیان دەداتەوە و هیچ کاتێک ناهێڵێ هیچ قسەیەکی لەسەر بچێتن لە نوێترین هەواڵ دەربارەی ئەو خاتوونە کە گوایە دەستگیر کراوە. کۆکو پارتی لە ساڵی 1989 لە شارە جوانەکەی دهۆک لەدایک بووە و بە ئەسڵ خەڵکی شاری دهۆکە بەڵام کۆکو ناوی ڕاستەقینەی خۆ نییە بەڵکو تەنها لە منداڵی و پێیان وتووە کۆکو بۆیە تاوەکو ئێستا کە هیچ کەسێک ناوە ڕاستەقینەکەی ئەو خاتوونەیە نازانێتن وەروە کۆکو لە دینی کریستیانە واتە ئیسلام نییە بەڵام کەسێکی بەناو دەنگە لە بادینانی ڕباشووری کوردستان و وە خەڵکێکی زۆر سەری ئەو خاتوونەیە دەکا و لەو کۆتاییانەشدا بینیمان لە تیکتۆک هەموو کاتێک کامێرە و لایڤی کرایتەوە و قسە دەکاتن بە هەموو شێوازێک لەوە تای لە خەو هەڵدەستێ تاوەکو دەنوێتن ئەو خاتوونەیە کامێرەی کراوەیە و زۆربەی کات خەڵک نسحات دەکاتن و زۆربەی کات جوابی ئەو ڕقنانە دەداتەوە کە ڕقنەی لێ دەگرن و بە توندترین شێواز و هەندێک کاتیش نسحەتی پیاوان دەکات یاخود ئافرەتان. ئەو خاتوونەیە دوێنێکە لە ڕێکەوتی 12/9/2022 دەنگۆی ئەوە بڵاوبوو کە دەستگیر کراوە بەداخۆ ئەو دەنگوانە ڕاست دەرچوون بەڵام ئەو دەستگیرکردنەیە دەتوانین بڵێن بۆ کۆکو سوپرایز نەبوو لە بەرەوەی نزیکەی هەفتەیەک پێش ئێستا کۆکو باسی لەوە دەکرێت کە کەسانێک هەنە دەڵێن کۆکو تۆ دەستگیر دەکرێی واروەها ئەمە شۆکارەکەی ئەوەیە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا و واروها لە بەردەم کامێرە هەموو جۆرە قسەیەک دەکەن ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکانێکی زۆر بەلاڕێدا باتن و ئەمە هۆکاری سەرەکی دەستگیرکردنی کۆکو پارتیە و ئەمە هۆکاری سەرەکی ئەو خاتوونەیە واروها لەم ماگەیە نزیکەی کۆکو سێمین کەسە لە ناوچێ بادینان دەستگیر دەکرێتن و ئەوانیش بە هەمان شێواز خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا بۆ هۆکارێک کە دەستگیر بکرێن بە تایبەتی لە تیکتۆک ئەو کەسانەی کە تەشیر دەکەن و قسەی نەشاو بە بەرامبەرەکانیان دەڵێن ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە خەڵکێکی زۆر سەیریان بکاتن و ئەمەش دەبێتە هۆکاری بەناوبانگ بوونیان بەڵام لە ئێستادا یاسا و ڕێسا لە هەرێمی کوردستان هەیە و هەر کەسێک قسەی ناشرین و تەشیری ناشرین بکاتن ئەو کەسانە دێنە دەستگیرکردن بۆیە پێویستە هەموو ئەو کەسانەی لە ئێستادا لە سۆشیال میدیا بەناوبانگن یاخود بەناوبانگ نینە پێویستە بزانن کە چی دەڵێن و چ جۆرە ئاخاوتنێک بەرگوێی خەڵک دەدەن لەبەرەوەی لە کوردستان و لە هەموو دنیاش ئەم جۆرە سۆشیال میدیانە بەبێ سانسۆرە لە هەموو تەمەنێک سەیری سۆشیال میدیا دەکاتن وەداکی کۆکو باز لەوە دەکاتن کچەکەی من تەنها هەوڵی داوە دڵی خەڵک خۆش بکاتن و هەوڵی داوە خەڵک فێرە مێکاپ بکاتن و بتوانێ سوودێک بۆ خەڵک بگەێنێتن بەڵام دایکی بازەوە دەکە کاتێک گوێبیستی ئەو بوومەڕاستە و خۆ زەڵتە لێداوم و دوای ئەوەش چوومەتە ئەوەی کە کۆکو بینم بە منیان وتووە داوام نەماوە و بەیانی وەرەوەها دایکی کۆکو بازەوە دەکاتن کچەکەی من هیچ هەڵەیەکی نییە
کوکو سەرەتای دەرکەوتنی لە سۆشیال میدیا نزیکەی 6 ساڵ پێش ئێستا بوو لە ئینستاگرام خۆی باز لەوە دەکاتن کاتێک کە دەرکەوتووە نەیزانیوە ناوبانگ چییە و چۆن بە ناوبانگ دەبێتن دەڵێ هەر لە خۆمەوە ڤیدیۆ خۆم گرتۆ بڵاوم کردوتەوە ڕۆژێک گەنجێک نامەی بۆ ناردوم و پێی وتم دەتەوێت بە ناوبانگت بکەم کوکو ژووتێتی نەمزانیەوە ناوبانگ چییە ئەسڵەن وتێتی باشە فەرموو بزانم چی بۆ دەکەی دوای ئەوە ڕاستوخۆ کوکو وەکو بۆمبێک لە سۆشیال میدیا دەتەقێتەوە و خەڵکەکی زۆر بینەری ئەو خاتونەیە دەبن دەژڵێتن زۆربەی کات کە لەگەڵ هاوسەرەکان دەچمە دەرەوە خەڵک لە خۆیەوە کە سەیرم دەکاتن پێ دەکەنن هەندێک کات پێم ناخۆشە کە خەڵک سەیرم دەکەن و پێ دەکەنن لە بەرۆی نازانم هۆکار چییە کە خەڵک بە من پێ دەکەن بەڵام هەموو کاتێک پێم خۆشە خەڵک دڵخۆش بکەم وەکو کوپارتی لەم کۆتاییانەدا لە چەند پارچە ڤیدیۆیەک یاخود دەتوانین بڵێن لە لایڤەکانی باسی چەند شتێکی کرد وتی باری ئابووری و باریگوزەرانی ژیانم لە ئێستادا باش نییە و مێردەکەی وا دیارە ناپلیۆن کار ناکاتن و بژێوی ژیانیان لەسەر لایڤی تیکتۆکە و بۆوە ژانی خۆیان بەڕێ دەکەن و چەند ڕۆژێک پێش ئێستا لەگەڵ هاوسەرەکەی ڕۆژ لە دایکبوونیان جێراو و داوای لە خەڵکردیان پارەی بدەنێ بەڵام تەنها ئەوەی کە توانی پارەیەکی زۆر بۆ ئەو خاتونە بنێری لە ڕێگایەتی تۆکەوە ژیمەن مەحموود بوو وادارە لە ئێستادا بازەوە دەکاتن خەسووی داوای ئەوەی لێکردووە کە بچنە دەرەوەی وڵات و خەسووی وا دیارە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێیە و داوای لە کوڕەکەی و لە کوکو کردووە پێویستە بێنە وڵاتی ئەڵمانیا و لە ئەڵمانیا بژین بۆیە کوکو لەو کۆتاییانەدا بڕیاری ئەوەیدا کە بەنیازە بچێتە وڵاتانی ئەوروپا و بەتایبەتی لە ئەڵمانیا نیشتەجێ بێتن و بڕیاری ئەوەشی داوە هەر کاتێک بگاتە بەو وڵاتە ئەوروپیانە واز لە سۆشیال میدیا دەهێنێتن و بەژانی خۆیەوە مەشغول لەبێتن و وەروە هەوڵ لە دایەکەمیشت خۆی لاواز بکاتن و دەست بەکار بێتن وەکو کەسانی ئاسایی نەک هەموو کاتێک لە بەردەم لایڤەکان مێکاپ بکاتن و دڵی خەڵک خۆش بکە ئەو کاتە بڕیاری ئەوە دەداتن تەنها دڵی خۆی خۆش بکاتن ئایا پێت باشە کەسانی وەکو کوکو پارتی لە سۆشیال میدیا پەڕی زیاتری پێ بدرێ یاخود نەمینێن لە کۆمەنت بۆمان بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا